نەبوونی خوێندنگا کێشە نەبراوەکەی بەردەم کەرتی پەروەردە. حکومە دانابووە کەرتی تایبەت و خێرخوازان دەبات تا خوێندنگا دروست بکەن. لە هەرێمی کوردستان زیاتر لە 300 بینای خوێندنگا بە تەواو نەکراوی ماوەتەوە. حکوومەت پلانێکی ئەوتۆی نییە بۆ تەواوکردنی خوێندنگاکان. وەزیری پەروەردە کە لە پارێزگای سلێمانی سەرقاڵی کردنەوەی خوێندنگایەکی نوێ بوو کە لەلایەن کەرتی تایبەتەوە دروستکراوە بە کێنینی ڕاگەیان. مانگانە زیاتر لە 1 ملیارد دینار تەرخان کراوە بۆ تەواوکردنی خوێندنگاکان. دەربارەی ئەو باڵەخانانەی کە بڵێن ڕێژەیەش تەواو بۆ ئەوی تر ماوە، ئەوە ئەنجومەنی وەزیران پارەی دابین کردووە لە ڕێگەی وەزارەتی داراییەوە مانگانە زیاتر لە ملیارە کونی و دینار سەرف دەکرێتن بۆی ئەو باڵەخانانە تەواو بکرێت. پارێزگاری سلێمانیش دەڵێت کەرتی تایبەت و خێرخوازان هۆکاری سەرچین بۆ سەرخستنی کەرتی پەروەردە. بەڕێوەبەری خوێندنگایەکیش کە بینای خوێندنگاکەی لەلایەن خێرخوازێکەوە دروستکراوە دەڵێت ساڵانە خێرخوازەکە بۆیان نۆژەن دەکاتەوە. ئەمانە هەمویان بەشێ بن لەو کاری کە حکوومەتی ئێمە بە تایبەتی لە کابینەی تازەیە بەڕاستەقینەی بکا بە حکوومەتی خەڵک. کەرتی تایبەت، حکوومەت، ڕێکخراوەکان، دام و دەستگاکان هەمومان بەیەکەوە بتوانین خزمەتی وڵاتەکەی خۆمان بکەین. داوام 1 بۆ 6مان کە جەمالی حاجی عەلیەکە، ئێمە جەمالی حاجی عەلی 2 لە 7 بۆنین. خوێندکارەکانمان بە هەردوو لا داوامەکانمان تقریبی ئەگاتە 750 خوێندکار. ئێمە هەر خۆمان لە مەکتەبەکەی خۆمان 450 خوێندکارمان هەیە. بیناکەشمان بینایەکی خێرخوازی و کاک جەمال خۆی دروستی کردووە کە خۆشی ساڵانە هاوکاریمان ئەکات و هەروها پێویستی مەکتەبەکانمان پڕکاتوە. سەرمایه‌داران و خێرخوازان دەڵێن ئەگەر حکومەت ئاسانکاریان بۆ بکات هاوکار دەبن لە چارەسەرکردنی کێشەکانی کەرتی پەروەردە. ئەم قوتابخانەیەوە بە تایبەتی ئەگەڕێتەوە ساڵی 2007 و 2008 ساڵانە ئێمە خۆمان دەستمان پێوەیەتی و هەچی کەم و کوڕێکی هەبێ خۆم لەگەڵ مامۆستا بەڕێزەکانی قوتابخانەکە مناقشەی ئەەکەین و خۆمان بە شێوەیەکی جوان هەموو ساڵێک تازەی ئەەکەینەوە. پەیامەمەش ئاواکردنە قوتابخانە باوەیە کەم هاریکاریە حکوومەتە هەرێمە کوردستان بکەین و وەزارەت پەروەردە بکەین. ئەمزانی کە پەروەردە پێویستی گەلێک بینادێت ئاوایەت قوتابخانایە. ساڵانە زیاتر لە 150,000 خوێندکار ڕوو لە خوێندنگاکان دەکەن و پێویستە حکوومەت هەرێم بە پلانێکی تۆکمە و داڕژراوە ساڵانە خوێندنگای نوێ دروست بکات. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.